لە شاری کەرکووک هاوڵاتیان باڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستانەوە یادێکی جەماوریش کۆداریان بۆ سەرکەوتنی ڕاپەڕینی باری ساڵی 91 ڕێخست. لەو یادکردنەوەیدا کە هەزاران هاوڵاتی شاری کەرکووک ئامادەی بوون هەڵای کەرکووک بۆ وێزگەی کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان و جەماوەری کەرکووک. ئەمڕۆ ڕۆژی پیاوەتی و جوامێری و خۆڕاگری و لە کوردان لە کچان، بەڵام داواتان لە یەکەم ئەم یادی نەورۆز و ئازادکردنی کەرکووک نەبێتە هۆی بێزارکردنی هیچ نەتەوە و پێکاتەیەکی دیکە. من خۆم بە خزمەتکارێکی منداڵێکی کەرکووکیەکان نەزانم وە دڵنیاتانەکەینەوە ئەم دۆخی ئێستا کاتیە، بەڵام خۆڕاگر بین تێپەڕێنین هەتا خاوەن ئەم دەباوەرە چۆزێ کەرکووک بێت. لەو یادە جەماوەریەشدا هاوڵاتیانی کەرکووک پەیامی هاوپشتی و هاوسۆزی خۆیان بۆ عەفرین دووپات کردەوە. خەمخۆرانی کەرکووکیش ئەو پەیامیان ڕاگەیان کە کەرکووک بۆ هەمیشە پارێزراو دەبێت. هەڵای دێگیری شوێنی باپوو باپیرانە ئێمەوانێن لێرە ناڕۆین حەزمان لە پێکەوەشیانە بەڵام تەعەداش لە هیچ کەسێک قبوڵ ناکەین. لە کەرکووک یادی ڕاپەڕینی شاری کەرکووک لە سوارچەوەی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە باری ساڵی 1991 کرایەوە. لەم بۆنەیەدا هاوڵاتیانی کەرکووک پەیامی خۆیان دووپات کردەوە کە شارەکەیان کوردستانیە و بۆ هەمیشەش بە کوردستانی دەمێنێتەوە. هاوکاتی خەڵکی کەرکووک هاوپشتی خۆیان بۆ عەفرین دژ بە داژیکاری عەفرین دووپات کردەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.